بەڵام ئایا ئەو عیلمەی کە ئێمە پێویستە وەری بگرین ئەگەر زۆر بە مختصری بەڕێستانی بڵێم ئایا لەوەی کە واجبە ئەرکی سەرشانی هەموو مسلمانێکە کە ئەبێ بیزانێت شوێنانی شافعی ڕەحمەتی خوای لەبێ علم دابەشەکە بۆ دوو بەش علمێکیان کە فەرمە فەرزی عینێکیان فەرزی کیفایەیە علمی فەرزی عینی ئەوەیە کە لەسەر هەموو کەسێ واجبە ئەویشە بێتەوە بە دوو بەش بەشێکیان پێوترێ ئەو علمەی کە فەرزی عینە لەسەر هەموو خەڵکی بەگشتی هەندێکی تریان بە تایبەتیەکە ئەوەیە کە کابرا ئەگەر دەوڵەمەند بووە بێ ئەحکامی زەکات فێر بێت ویستی بچێ بۆ حەج بێ ئەحکامی حەج فێر بێ ویستی بچێ بۆ جیهاد بێ ئەحکامی جیهاد فێر بێ بەڵام ئەمەی تریان کە زانستی شەرعیەکە فەرزی عینەواتە یەک خەڵک ئەبێ لەسەری فێر ببن ئابزانم ئێمەی مسلمان چیمان لەمانە فێر تۆ کە سەیری خۆ دەکەیتەوە سەیری ئەمەکەی واجبە برانی بەڕێزن تۆ شایەتمانەتی هێناوە چیتە دایرەی ئەم ئیسلامەوە چی فێر بووی پێش هەموو شتێک جارە ئەبێ تۆ 5 ڕوکنەکەی ئیسلام بزانی لا إله إلا الله محمد رسول الله نوێژکردن زەکاتدان ڕۆژی ڕەمەزان حەج بۆ هەر کەسێک کە بتوانێت لە شایەتمانە هەرەوەندە کافی نییە تۆ بەس بیخوێنی بەس بڵێ ئەشهەدو لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله خۆ بێ مەعناکانی بزانی خۆ بێ مەرجی ڕاستیەکەی بزانی هیچ لەوانە علمە خوای گەورە لە سوورەی محەممەدا فەرمێ فاعلم أنه لا إله إلا الله بزانەکە هیچ خوایە نیشانی پەرستن بێ جگە لە ئەڵڵا ئەبێت تۆلانی کەم بزانی نەفی ئالیهە و ئەنداد و تەواغیت و ئەربابت کردو بە لا إله إلا الله کە لەم عەقیدەیە چی لێ تێ ئەگەیت خۆ تۆ ئەبێ بزانی ئەم لا إله إلا الله متەناقیزاتەکەی چییە چی هەڵیەوەشێنێتەوە ئێمە نادی کەم لە دەرسی شایەتمانە لە مەعهەدەکە 20 نقطە خوێنین لەوەی کە هەڵوەشێنەرەوەی شایەتمانەکەیە خۆ تۆ لانی کەمە بێ ئەم 20 نقطەیە بزانی هەروەها ئەبێ بزانی سنوورەکانی کوفر و ئیمان چی ئەبێ بزانی نەفی چیەکەیت کە تۆڵی لا ئیلاهە ئەنجا ئیلا الله ئیسپاتی چی ترەکەیتەوە بۆ خوای پەروەردگار یان شاهدی دانەکەت بۆی کە محەممەد رسول الله شاهدی چیە دیتەوە تەصدیقی چه خەبەرێک بگەی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم مگر خوای گەورە نافەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم باشە کە خوای گەورە سەبەبێک بۆی کە ئێمە لێمان خۆش ببێ ئەوەیە کە شوێن محەممەد المستەفا بکەین عليه الصلاة والسلام ئایا چۆن شوێنی کەوتو ئایا ئێمە ئەزانین شوێن کەوتنەکە چییە یەقینمان لەسەرم شوێن کەوتنەی هەیە قبوڵمان کردووە محەبەتمان بۆ دەربڕیوە ئەمانە هەمووی ضرورین هەیەنی بەڕێزم زانینی مانای شایەتمانەکە تۆ لە چۆ ئەزانی ئێمە یەکێک لەو کتێبانە لەو 35 کتێبەی کە ضروریە بەناو هەموومانە بڵاو بێتەوە یەکێک لەو کتێبانە ناوی شایەتمانە 100 قسوور لاپەڕەیە 200 قسوور لاپەڕێ هەمووی لەسەر ئەوەیە کە ئەم شایەتمانە چیە گرێت بۆیە ئێمە لێرە کە ئەمانە گۆڕانکاریەکە دروست بکەین ئەمانە هەر یەکێک لەو خاڵانەی گۆڕانکاریەکەی پێکرێت وتومانە بە کتێب بخینە بەردەستان 35 کتێب 35,000 نسخەی بتوانین بگەینینە ئێر کە بشتوانین هەر نەفرێک هەر کەسێک ئەم 35 کتێبەی لەدار ئێمە شارەزابوونمان لە شایەتمانەکە ئەوەیە کە لێی تێبگەین و معنای بزانین و ئەنجا چونکە مەرجەکانی دینداری مەرجەکانی ئیسلامەتی بریتە لە مەرجی ڕاستێتی شایەتمان هێنانەکە وە شارەزابوون لە تەوحید تۆ چۆن شارەزابی لە تەوحید و شرکە دەرنەزانی دەی شوێنی چۆن نەزانی پەروەردگارێتی خوای پەروەردگار و کردگارێتی خوای پەروەردگار و تەشریعەکە خوای پەروەردگار دیاریەکە تۆ چوزانی شرک لە کوایە گەڕوای تۆ خوای گەورەکە فەرمێ وەلا یوشرک فی حکمه ئەحەدا تۆ چوزانی گەر نەیخوێنی چوزانی ئەم شرکە لەش حکمە چۆن دروستە ئەمە تەشریعە ئەمە یاسا و ڕێسادانانە خوای گەورە فەرمێ ئەم لەهم شوڕەکاء شرعوا لهم من الدین ما لم يأذن به الله فەرمێت چما ئەوانە شەریکیان هەیە بۆ خوای پەروەردگاریان دیاری کردووە کە یاسا و ڕێسایان بە مخالیفی دین بۆ دابڕژنەوانیش قبوڵیان بێ یاسا و ڕێسایە کە خوا مۆڵەتی پێ نەداون و پێ ڕازی نییە لەمە کتێبێکمان هێناوەتە بۆم 35 کتێبە ناوی چەسپاندنی شەرعە چەسپاندنی شەرعەکە 1000 نسخەمان لێ چاپ کردو برایەکی مسلمان $1000 1000 نسخەی پێ چاپ بکەینەوە ڕاستە بە هەزارەکەی ئەو چاپ ناوی وەڵام هەزارێکی تری خرێتە سەر ئەبێتەوە بۆ کتێبانە دێتەوە بەردەستان کەوا بوو تۆ شارەزابوونت لە خودی شایەتمانەکە
شارەزابوونت لە شرکیاتی تەشریعیش و چەسپاندنی شەرعیش بۆی بزانی کاریگەری چەند گەورەیە تۆ پێویستە شارەزای ئەوانە ببیتەوە بە کتێبەکەوێتەوە بەردەستی خۆ هەروەها شرکی داوەری بردنە لای غەیری شریعەتی خوای پەروەردگار ئەو خەڵکی ئێستا لە کوردستانە نابێ بۆی ڕوونکرێتەوە بڕین ئەمە شرکێتەوە هەدزانی مجرد شکاتێکت هەیە لە دراوسێکت یا لە ژنەمێردێک شکاتیان لە یەکتریە یەکسەر ڕاکەن بۆ دادگا مەگەر نابڕۆن و لای مەلایەک حکومیان کە بۆچی خوای پەروەردگارەمانەی هەموو بە شرک حساب کردووە لسورة النساء فرمى ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا أخي الشيطان أوانا قمرات باش بولا رجل لله ملائكة مداورية كبشريعة الإسلام بوشي رازي بوي أفنديشي ملحدي قمارشي شراب خوري زينا كريد داين فيس بأحكامك خوشي نازانا لشو هنا هي ماركسية هي ملحدة كردة هنا يفيشوا لا يحكم لبرو بإنسان بزاني باش تو أبشاعت معنا ديني أم دينه والقرتون هذا زاني طاغوت شيك أخوائي قرأ فرنا فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى شيء زاني ولا معنى أبشاعت معنا كيف راني بالرزي من هذا لا نكتم دوب كتاب لسا أم أساس عقائدية سيكتب طبعا ما همانا يصدام عنها يشك لو أنا بختفى كاني باورة تو بختفى كاني باورة شوارزالا وكاني قرآن وشايط معنا كو شسباندني شرع بخواني يقين هيك تو أو عندنا ثقافة إسلامي للروح عقيد إيمانك وسير أجيك كانك دوهم زانيني أركاني إيمانا زانيني إيمانا بخواي پروردگار بملائكة كان بقيامة آسمان كان بپیغمبران من الرواني خواي قورة بالروجي دوائي بقدري خواي پروردگار خير وشري وكل حديثكي جبرائيل هاتوا سلام خواي لي لما طبعا تو انجا أزاني أما جو كتابك وتم تنشبه كان يا بختفى كاني باور أما التعجين بتفصيلات وملفر آيات بسر أحاديث ومختصريشة وكو ألف بيوات أما مثلا دوشت يكان شايطانا كان زانيني فايكاني باورة علمي كتير هي في يسيد زانينا أويش زانيني توحيدا تو بزاني كتوحيد تقسيمة تو توحيد الربوبية وألوهية جاء أسماء وصفاتي شك هندي كان لقى الربوبية كلام كردوته وهندي شتير العلاقة بالتشريع وحاكميته وهيك أبي بيزاي نقطة ترتو زانيني أو شتاني كفيت شواني شايت معنا كتن شون نابتو بزاني كفر ونفاق وشرك وفسق وأمانة قورو بشوك يعني شون نابتو نزاني خواي پروردگار كفرميتي خوتان لابن لطاغوت نابل زاني تو طاغوت خويتشي ولقد بعثنا في كل أمة رسولا أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت إباشا نابتو بزاني طاغوت شيكاكو خوتي للابين خواهي قرأ فرمي ما همو بيغمران ما ناردو بو همو أمتا كان فيما موتون كخواه بفرسم تخني طاغوت مكون داش أو نخطر بي خواهي قرأ بفرم تخني مكون نقول نزيكي مكون ولا تقربوا الزنا لما فرمي واجتنبوا الطاغوت تخني نكون به الشيء باشا هذا إنسان بزاني أعن طاغوت أبو خوي الشيء كلو شيء طغيانه وهاتوا لا بزاني أو سنورة شيء كبزين راوا شارة زي سنورة تبدي بيو وهروها بجداني كسون بزين راوك إمام ابن حجر رحمة الله عليه بلا فتح الباري لمجلد يانظاه ما بتفصيل بارتي تردوه فالشرح حديثي شاشة ذلك سطر حتى وستي بخارية جيسان لا بزاني تو زانين كتب درباري عبادتك كبدو كره اوانيك واجبة لسل الإنسان وكو إخلاص بخواي پروردگار وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين تو بزاني إخلاص شروطي هي مرجي هي مرجكاني تشين لا ترفض الأخوة خوش ويستي خواي پروردگار شارزابونت لمانا يارمتي درده بوي كدلكي زيندود هبه فيوز بخواي پروردگارو لوين شاهد فيك ولاء براء شن جوري لو يأذاني ولاء براء نشان إيمان دارتي لو يأذاني كطاغوت الناسي وكفر إيمان الثاني أنجا أذاني كدوستاية كفر طاغوت شيء ناممكن شوف إخوة جورا سوري مجادلة فرمان لا تجد قوما يؤمنون بالله واليوم الآخر يوادون من حد الله ورسوله شارزابون القرآن شون شتو شارزابي أجر بيتو شارزاي مفردات كاني أم عقيدة ودين وإيمانا نبي
خدا ترسد لخواي جورة كلا دلو درون تا ترسي خواي پروردگارت هبو حذب لا رضامندی خواي پروردگار بو حذب لا سزای او هبو فارسان تربي سنوری شرع پارێزی یان تەوەکولت بە خوای پەروەردگار و ئومێدت بە خۆشەویستی ئەو و ئومێدت بە ڕەزامەندی ئەو اینجا سەبرگرتنت لەسەر ملکەتی و گوێڕایەڵی سەبرگرتنت لەسەر دوورکەوتنەوە لە یاخیبوون و تاوان و گوناحکردن یا ئەیها الذین ئامنوا استعینوا بالصبر والصلاة ئەو کەسانی ئیمانتان هێنا خۆتان بەهێز بکەن بە ئارامگری و بە نوێژ ئەخر نوێژەکان خۆ هەرەوەندە نییە کابرا نوێژەکانی کردەوە وەڵا نوێژێکم چوو یا دوو نوێژم چوو وەڵا تاقەتم نەما نوێژەکان وێستگەی بەنزین وەرگرتنەکەتن تۆ شەح نەبیتەوە لێ بەقووەتر بیتەوە توانای بەردەوامبوونی ڕێگاکەت هەیە ئەنجا شارەزابوونی ئەحکامی فقه باشە تۆ نابێ بزانی دەستنوێژ چییە و چۆنە دەستنوێژ بە ئاوەگری نابێ بزانی ئەحکامی ئاوە کە خۆی چیە پاک و پیسی چییە نابێ بزانی ئاو پشت پیسی ڕائەدا نابێ بزانی پیسیەکان چەند جۆرن نابێ بزانی تاراتگرتنت چۆنە نابێ بزانی غوسڵ دەرکردن و حەیز و نیفاس و سووڕی مانگانی ئافرەتان چۆنە نابێ بزانی خەتەنەکردن چۆنە نابێ حکمی ڕیش بزانی نابێ هینی نۆکردن بزانی نابێ هیمووی بنباڵت بزانی نابێ ئەم پاڵ خایانیانە بزانی کە سنەتنەوەی نابێ دەستنوێژەکەت بزانی مەرجی چییە واجیباتی چییە و سنەتەکانی چییە و بەچی هەڵەوەشێت و بەچی دەستنوێژەشتێ نابێ ئەحکامی تێمون بزانی ئەگەر لێت قەوما بزانی چۆنەوەکەی باشە اینجا نابێ لە ئەحکامی نوێژەکەت هەریز لە سوورەی فاتحەت بەڕەوانی لەبەر بێ تۆ چیتە لا یەکێک بڵێرەوە بێ زەحمەت دەمێ سوورەی فاتحە بخوێنم بزانم خوا بێ زەحمەت بەڕاستیی خوێنم ئەنجا نوێژەکان باشە تۆ لە خۆت پرسیوە بزانی تۆ مەرجی واجب بوونەکەی زانی تۆ سیفەتی نوێژەکانە زانی سوژدەی سەهوە زانی تۆ زانی چی نوێژ بەتاڵەکاتەوە شارەزا بووی لەمانە دەلیل لە دەستەریان هەیە هیچ شتێ لە ئەحکامی جەنازە زانی نوێژی مردووە زانی هیچ شتێ لە ئەحکامی زەکاتە زانی هەرەڵێ پرسم یا ئەحکامی ڕۆژوو یا ئەحکامی حەجە ئەو ئەحکامانەی ترکە ئەوانە ڕوکنی ئیمان و ئیسلامن برانی بەڕێز باشە تۆ هیچ شتێ لەسەر حکمی جیهاد زانی خۆش فەرزە بێ لەسەر ئینسانی مسلمان وەکو نوێژ و ڕۆژوو فەرزە بێ كتب عليكم القتال وهو كره لكم يعني فرض ولا فرض باشا توزاني فرض كفاية وعيني لم جهاد يا شيء أي نابي بزاني باشا نابي هول بدي بزاني لشو وقتك فرض به وشو وقتك إيش إنساني مسلمان بوي جائزة برواك إيدي أم جهادك نابي بزاك محرمات بزاني شيء نابي خوتي لي بقريته هل يشلم أنا براني بالرضا يا توبة كردن ديال هل يشلم لم علم أنا كي تؤتواني في أرضي لبرو براني بالرضا إسلام اهتمامي بوداعه فروردي أم كابرا لقل علمه هو الذي بعث في الأميين رسولا يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة فروردر شأنك وفيري شأنك بول فيربونك إدامي آراست القرآن وحديث يكبه وأم كابرا مستقيم موجود أما هيك لو خالص فرق يعني كتب في ليست بوهي الشعر زايد لم جورشتانه هذه